سڵاو بینەرانی ئازیز لە ئەڵلقەیەکی نوێدا ئەمڕۆ باس لە قۆناغەکانی بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کورد دەکەین. هەوراز و نشێوەکانی ئەم بزوتنەوەی لەکوێ و چۆن ڕوێنداوە بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر هەردی مەهدی توێژەر لە بواری مێژووی گەلی کورددا. بینەرمان بن. مامۆستا بەخێربێت. سپاس کاکسەریان. بەڕێزت لە مێژووی گەلی کورد بە تایبەتی مێژووی هاوچەرخی گەلی کورد پسپۆریت هەیە. ئەمە لەبارەی ئەو بزوتنەوە ڕزگاری خوازیە ئەگەر ڕاست بێ ناوی بنین کە لەم چرخەدا دەستی پێ کردووە چ لە ڕۆژهەڵات چ لە باکوور چ لە باشووری کوردستان ڕۆیانداوە باس بکەم. پرسیاری من ئەوەیە ئەو قۆناغانە چین کە بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کورد پێهاتێ پەڕی ئەمەش گرنگە ئەمە کاردانەوەیە کە یا هەستکردنە بە خودی خۆی کورد وەکنێتەوە. ئەگەر سەیری بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد بکەین ئەبێت یەکەم جار بڕیار بین لەکوێوە سەیری ئەم بزوتنەوە بکەین. هیچێک لە گێڕانەوە سەرەکیەکان بریتێ لە ڕیوایەتێک کە لە چوارچێوەی جیهانی سێ و جیهانی داگیرکراوایە لە چوارچێوەی مێژووی ئیمپریالیزما سەیریکەین. ئەمە جۆرە نەتیجەیەکمانەیەاتێ ینی دەرەنجامێکمانەیەاتێ لەوە چێ جیاواز بێ لەو ئەنجامە حەقیقی کە بزوتنەوەکە پیاە تێپەڕیەوە. جۆرێکی تریان ئەوەیە کە کوردتەوەری سەیری بابەتە بکەین و لە چوارچێوەی خودی کوردبوونە سەیری بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد بکەین. ئەمەش دیسانەوە ئەنجامێکی جیاواز ئەیا بەدەستەوە. ئەگەر چوارچێوەی جیانی سێ و بزوتنەوە ڕزگاری خوازەکانی جیانە سەیری بکەین ئەوە بە دڵنیایی بەسینەوە بە 100 ساڵی ڕابردووە. بەڵام ئەگەر لە چوارچێ و لە چاوی کورد وەکو هەبوویەکی زیندوو لەم ناوچەیە سەیری بکەین ئەوە بێگومان مێژوەکەی زۆر زۆر کۆنترە. با لە دووەمیانە قۆناغەکانی بڵێم کورد لەوە ئەچێت لە مێژووی سیاسی خۆیان بە دەقیقی لە چوارچێوی گوتارێکی بەهێزی هزری سیاسی ئۆرگانیزەکراوە نەیتوانی بێ بڵێ من چیم ئەوێت، بەڵام هەمیشە زانیوێتی چی ناوێت. لەوەیە کە ئەگەر دقت بین ئێمە ئەو دەوڵەتە مەزنانەی کە هەبوون لە مێژووی کۆنی کوردەوە تا مێژووی هاوچەرخی و تا مێژووی ئێستش یەکێک لەو باوەڕانەی کە هەر ئینسانێکی کورد باوەڕی بێتی مرکزیت ڕەتەکاتەوە. یعنی ئەوە لە مێژووی هاوبەشی سەرجەم بزوتنەوەکانی کووردا بە کۆن و تازەوە. ینی مەبەست چییە؟ مەبەستم ئەوەیە ینی قبوڵی هەژمونی ئەوی تر ناکا بەسەر خۆیان ئەوی تر ینی غەیری کورد بەڵێ غەیری کورد. ئێمە زۆر بەڕوونی لە بۆ نمونە لە دەوڵەتی سەلجوقیا بەڕوونی ئەبینرێ کاتێککە نظام مولک باسی هەرێمی جیبالەکە ئەڵێ ئەمانە گەلێکن دەستەمۆیی قبوڵ ناکەن و دەستورمەند ناون بەو مانای پابەند بە فەرمانی سوڵتانی سەلجوقیەوە. بۆی ئەبێ جۆرێک لە خۆبەڕێوەبەرێکی ناوچەیان بینێ ئەگەر بمانەوێ ڕام بکرێن. تقریبا بە درێژایی مێژتۆ سێرکە ئەگەر لە پێش زانیشە سێری کەیت ئێمە لە دەوڵەتی میدیا سێرکە هەرێم دابشکرا بوو، لە دەوڵەتی ساسانیا بە هەمان شێوە. بە کورتەکەی مێ بڵێم کورد نەیتوانێت گوتارێکی وا پێک بێنێ کە بتوانێت باشترین ژیان هەڵبژێرێت و خۆی خاوەنی خۆی بە لە بەڕێوەبردنە، بەڵام توانیوێتی لە گوتاری مانەوەیە بەهێز بێت بەوەی کە تەسلیمی هەژمونی مرکزگەراکان نەبێت. بۆ نمونە سێرکە ئێم بۆ میرشەکانمان عمریان درێژترە لە فترەیەکی زۆر لە سەفەویەکە بیگرە لە قاجارا بیگرە لە عوسمانیا بیگرە بۆ چونکە جۆرە لە خۆبەڕێوەبەریان پێدراوە. ئەمە ویستم بڵم ئەگەر لە چاوی کوردەوە سێرکی بزوتنەوە ڕزگاری خوازەکە لەو کاتەوە سەرهەڵەیەکە ئەڵێن نەخێر بە مرکزەکان. بەڵام ئەگەر لە ناو بزوتنەوەی ڕزگاری خوازی جیهانیان سەیریکەین ئێمە ئەبینین ئەگەڕێتەوە بۆ سەدەی 19 قۆناغێکی شلمانەیە کە هێشتا گەڵاڵە نەبووە بریتێ لە قۆناغی میر و ئاغا و دەرەبەکان کە ئەمانە نەخێر ئەکەن بەڵام ناتوان خوانەوە ئۆرگانیزەکەن. ئیتر لە میدیا وجودی نییە، دیسکۆرس گوتار وجودی نییە، پەیوەندی لە دەوڵەتی ئەسڵەن شتێک نییە لە زەینیان ناوی قۆنسڵ بێ، ناوی سەفارەتەکان بێ، پەیوەندی دەرەکی بێت. ئەمە لاواز. بەڵام قۆناغێکی تریمانەیە کە قۆناغی وشیاربوونەوەیە، قۆناغێکی جۆرێک لە جۆرەکان ئاگایی هاتنەوەی بەخۆیان کە بریتێ لە سەرهەڵدانی شۆڕشی ینی بزوتنەوەی جوڵانەوەی سیاسی شێخ عوبەیدوڵای نەهری
لێو دەست پێکە ئەم جوڵانەوەیە دوو تایبەتمەندی زۆر گرنگی تیا یەکیان بریتە لەوەی کە دین بەکارهێنێ بۆ ڕزگارکردنی کورد دووەمیان سنووری ناوچەگەری تێ ئەپەڕێنێ یعنی تۆ دقت بە ئەو لە سنووری عوسمانیە هەژمونونەکەی بەڵام لە ناوچەی قاجارە دەست پێکات هەویەیەکی تازە ئەیە بە کورد ئەڵێ ئێمە لە چوارچێوەی قاجارە بە سنی بوون ستەم لێکراوین لە چوارچێوەی عوسمانیەکانە بە کوردبوون ستەم لەبەری کە کوردین مەزلومین ئەگەر چی ئەم گوتارە لەوچە بەرتەسک بێ بۆ هەموو جوگرافیای کوردستان بە لۆڕەکانەوە چکە ئێمە کوردی شیع مەزەبمان هەیە لە ئیلامە لە لورستانە لە کرماشانە لە ناو هەورامیەکانی ینی زۆرمان هەیە لە خانەقین هەمانە بەڵام بە میانەی خۆی لە سەدەی 19 گوتارێکی هۆشیاربوونەوەیکی گرنگە ئەمە قۆناغی دووەم بوو لە بزنەوەی ڕزگاری پێتوانێت شێخ عوبەیدوڵڵا خاوەنی استراتیژێک بۆت یانی بە باوەڕی من شێخ عوبەیدوڵڵا خاوەنی استراتیژێک بوو ئەگەر لە میانەی خۆیان لێکی بینەوە ئەگەر لە سیاقی خۆیان لێکی بینەوە چونکە شێخ عوبەیدوڵڵا ئەو هۆشیاری مێژوویە لەوە زیاتر تێپەڕی نەکرد ئەگەر بەڵێ آخر سەردەمەکە خۆی سەردەمێکی ینی بەنسبەتی عەرەبەکان و تورکایش تا ڕادەیەک ئەوانە من پێم وایە شێخ عوبەیدوڵڵا لە خوێنەواری کورد وشیارتر بوو کاک دکتۆر سۆران سەیری کە ئێمە لەو سەردەما کە شێخ عوبەیدوڵڵا وشیارە بێتەوە جارێ بە زاتن سەیری شێخ عوبەیدوڵڵا بکەین شێخ عوبەیدوڵڵا خۆی پێویستی بەوە نەبوو کە کورد دەریخا ینی بە کوردبوون دەرکەوتو نییە ئەو مریدەکانی لە جەزائیر و لە میسر و لە نایجیریا و لە وڵاتانی دنیاوە هاتن شێخی تەریقەت بوو یەکی لە ڕۆژهەڵاتناسەکان ئەڵێ سێ کەس لە جیهانی موسڵمان نشینە ئەیان توانی کاریگەری لەسەر ڕای موسڵمانەکان جێبێڵن یەکیان شەریفی مەکە بوو شەریف حوسێن کە بە بۆنەی ئەویش ئەو میراتە کلیلی کەعب و نەجد و حجازیان بەدەستەوە ینی ئەو شوێنە پیرۆزەکانی ئەویان بەدەستەوەی مەکە و مەدینە ئەویان خۆت دەزانی زۆر گرنگ نییە میراتیە دووەمیان بریتە لە سوڵتان عەبدولحەمید کە ئەویش کلیلی سیاسی دنیای ئیسلامی بەدەستەوەیە ئەوەش هەردیسانەوە میراتە کە میراتی عوسمانی بە سێمیان بریتە لە ناو تەریقەتەکانە بەهێزترین خاوەن تەریقەت و بەهێزترین ڕێبەری ئاینی بریتە لە شێخ عەبدوڵڵای ناهێری کە تەریقەتی نەقشبەندی ئەو کاتە ئەم لەوا تەجەلی بوو بۆیە کەواتە وەکو خۆی پێویستی بەوە نەبوو کە بە کورد دەرکەوێ کەواتە ئەمە هاتووە کەم جار وە ئاتیزیل قوربا بە ئەدەبیاتی دینی لێەوە سەیری بکەی ئەوەی کردووە دووەم بۆ ئاستی استراتیژ و وشیاری شێخ عەبدوڵڵا دوو کۆبوونەوەی زۆر گرنگ ئەنجامەیە لە هەردووکیانە یەکەم ناوچەکانی تێپەڕاندووە دووەم غەیرە موسڵمانی تایە لە کۆبوونەوەکەیە کوردی کرمانجی و سۆرانی و ناوچەکان تقریبا بە جیاوازی ئەمانەی لە خۆ گرتووە کەم بۆ خۆی جۆر لە وشیاربوونەوەیە خاڵێکی تر کە زۆر جیایە لە ئەوانەی پێشخۆی لە شێخ عوبەیدوڵڵایە یعنی بەگاڵتە لازاریف و کۆچێرا بە باوکی ناسیۆنالیزمی کوردی ناویان نەبردووە یەکێکی تر لە تایبەتمەندیەکانی ئەوەیە سوودی لە پەیوەندی لەگەڵ دنیای دەرەوەی قاجاری عوسمانی وەرگرت بۆ نمونە لەگەڵ سەفارەتەکانی فەڕەنسا و بەریتانیا و ئەمریکا ئەمانە هەستی کرد ئەمانە فرسەیان تایە بۆی کە بەکاریان بێنن بۆ کرد تۆ بیرکەرەوە ئێمە لە بیستەکانی هێشتا لای کەسێکی موسڵمان پیوا بوو یعنی 1950 خەڵک لە سلێمانی و لە هەڵەبجە و لە شارەزۆر و لێرە ڕۆشتە بۆ غەزا چوو بۆ شەڕی شوعەیبی وانە شێخ مەحموود خۆی لەوانە بووە کەچی لە 1970 ئەمە خاڵێک تری شێخ عەبدوڵڵا کە زۆر گرنگی تایبەتیە خاڵێک تری زۆر گرنگ کە نامێتەوە کەس تەرخانکەم بەوە بەڵام سیر کە چەکی غەزا لە مەسنەویەکە زۆر بەڕوونی دیایە کە کورد جێ ئەکاتەوە لە خەڵکی تر مەسنەویەکەت لا هەیە بەڵێ مەسنەویەکە بە هەم بە چاپکراوەی هەم بە دەزووسیش لامە مەسنەوی شێخ عوبەیدوڵڵا بەڵێ ئەشعاری خۆیەتی هەم لە فقه هەم لە سیاسە هەم لە هەویەی خۆیان ئەوانە کە ئەمە خۆت ینی یەکێک لە وشیارێکی تری گرنگ کە لە شێخ عوبەیدوڵڵا جێ ئەکاتەوە لە سەرکردەکانی پێش خۆی تەنانەت پاشخۆشی ئەویش ئەوەیە کاتێک ئەچێ بە مەرج ئەچێتە لەشکری عوسمانیەوە و داوای چەکی زۆرتر ئەکا لە پێویست بۆ ئەگەر تۆ پێویستی بە 100 تفەنگ بوو بێت ئەو داوای زیاتری کرد کاتە لە غەزا ینی کاتە ناوی غەزا بوو لەگەڵ جیهادی عوسمانیەکانە ئەمە هەموو مستەلاحانە بێ لە کەوانە دانێت خۆت زانیت لە سیاق و سەردەمی خۆ غەزا ئیستیلاحاً لەو کاتەوە بوو بەڵێ ینی چۆن ئەڵێ جەنگی ئەمڕۆ کە چوون بۆ غەزای ڕووسەکان لە ساڵی 1970 ئەو سیلاحانی ئەو چەکانی کە وەریگرتووە لە عەبدولحەمید بۆ ئەوەی بڵێن لە مستەلاحەکان ڕووسە کافرەکانی پێ بشکێنن هەمووی نەسپاردەوە هات شاردنیەوە لە ناوچەکانی خۆیان شاردنیەوە بە ئومێدی ئەوەی کە بزوتنەوەیەکی خۆماڵیتر پێک بێنێت خاڵی ئەخیر لەسەر شێخ عوبەیدوڵڵا بڵێم شێخ عوبەیدوڵڵا تایبەتمەندێکی زۆری تایبەتیە بوو ئەوش ئەوە بوو کە یعنی ڕازی نەبوو نە قاجار نە عوسمانی حکمیکە قۆناغی داناوە بۆ شۆڕشکە ئێوە یەکەم جار لەبەری قاجار لاوازە لەناو ئێران دەست پێکەین کاتێک وشە ئێران بە حەزەرەوە
بلادی فارس بەڵێ لە عەربیەکان بلادی فارس خۆشیان دەوڵەتی قاجاریان پێوت مەمالێکی مەحروسەی قاجار ئەگەر لەوێ سەرکەوتوو بووین ئەچی ناو عوسمانیەکانەوە خو هەمیشە وایە ئەبێ دژمن ئەبێ پەلاماری لاوازەکە بێت و یەک جەبهەش بکەیتەوە سەیری ئەو ئامانجانەی کە شێخ عەبدوڵڵا گرتیە بەر یەکێک لە مەرجەکانیشی ئەو بۆ ئەوی دەبێ پەیوەندی کوردی نێوان کوردەکانی عوسمانی لەگەڵ کوردەکانی قاجار ئاسان بێت و ئەم ڕێگریە سیاسی لا هەڵگیرێت نەیانەیەش عوسمانی قاجارەکان ئەم بۆچی بوو بۆ ئەوەی هەویەیەکی مشترک بە هاتوچۆوەکو چۆن شەمەندەفەر ڕەمزی دروستکردنەوەیە لە گەیاندن و لە کۆمونیکیشنی نەتەوە سازیە ئەویش داوای ئەم مەرجەی کردو کە ئەبێ پەیوەندیمان بەیەکەوە هەبێت سەرکەوتوو نەبوو وەکو ئەنجامی کاتی بەڵام وەکو داگیرساندنی مەشخەڵ زۆر سەرکەوتوو بوو بە بڕای من ئەوە لەکچێک دوای باسیکەم ئێمە تەنازولمان کردووە لە ئامانجەکانی شێخ عەبدوڵڵا و تەنیا خوێندکارێکی ڕاستەقینەی شێخ عەبدوڵڵا لەو چێ سمکۆ بوو بێت لەو کە پابەند بوو بە وەفادار بوو بەوەی کە ئەیوت سمکۆ جوایە و دەیاوت تاران ئەڵێ نابێ ئەوە بکەیت ئەوژەی تاران کێیە ئێمە ئەبێ ئێمە تەعیینی تەکلیف بکەین بۆ تورک و ئێران و توران بۆ تورک و فارسەکان ینی مەبەستە ئەوەیە سمکۆش کورد محور بوو باوەڕی بە یەکەم دووەم ئەوەی کە هەموو کوردستان بەڵێ باوەڕ بۆ سنووران نەبوو کە دروستیان کرد سێویش باوەڕ بە دەوڵەت سەربەخۆ تۆ دیقەتیش نایە مەسەلەن مەحموود خانی دزڵی هێت بۆ بەهانای شێخەوەش بەڵێ ڕاست ئەو مەحموود خان مۆدلێکی تایبەتە ڕاستە مەحموود خان یەکێکە لەوانەیە کە ئەوش وەفادارە بەڵام فەرقی بینی مەحموود خان و سمکۆ چیە سمکۆ ئاڵا هەڵەکە ینی مەحموود خان جوانەکەی کەمێک لەمان واوەترە لەوەی کە بێ ئاڵا هەڵکردن ئامادەیە یارمەتی هەموو کوردێک بە نامەی هەیە بۆ سمکۆ نامەی هەیە بۆ زۆر باش ئەمە لە ڕووی استراتیژ بەڵام استراتیژی سمکۆ وەفادارتر ئێمە لە قازی محەممەدا ڕوبەڕوون شێویەکە بینەوە جیا لەوەی کە قازی محەممەد ڕەمزێکی پاکی نمونەیەکی سیاسی ئەخلاقی و وەفاداریە بۆ کورد بوون بەڵام لەگەڵ ئەوە گوتارەکە نزمە بێت گوتارەکە داعشکێ ئەگەر بوار هەبێ ئێستا باسی گوتاری ئێمە لە ئەها گرنگ بۆیە بەدیقەتەوە وتم مەگەل لە چوارچێوەی بزوتنەوەی ڕزگاری خوازی گیانە سەریکین بزنەوە ڕزگاری خوازەکانی گیان هەمیشە ئامانجی یەکەمیان سەربەخۆیی میلەتەکەیانە سەربەخۆیی ڕازی نییە بە نیو سەربەخۆیی بە ئۆتۆنۆمی یان بە نیوەڕێ ینی باوەڕی بە نیوەڕێ نیە باوەڕی بڕێتەوەەوە هەتا ئەو کاتەش کە نەگاتە سەربەخۆیی کۆڵ نایە ئەم بزوتنەوەیە ئەتر ئەگەر ئەم بزوتنەوەی چەکداری بێت ئەگەر ڕەنگی بێت وەکو ماندێلا بێت یا وەکو گاندی بێ وەکو هەر کەسێکی تریان بێت ئەگەر چی ئەو تەفسیری تر هەڵەگیرێکە ئەوان ئایا بەڕاستی بێچەک بوون و چی بوون ئەوە تۆزێ با ئینسانەکانی خۆمان ئەوەنە ناس بۆ میسالێتر پەروەردەیان نەکەین نەگینا ئەوانیش پیاوی ئەرکەناشینەکانیان هەبوو بەکاریشیان هێناون لە تا سەردەمی قازی محەممەد ئێمە بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد مۆدلێکی جوانی دەست پێ کردبوو کە بریتی بوو لە سەربەخۆیی بۆ کورد و یەکخستنی گوتاری کوردی لەمەشا بۆ لە ئارەراتە تەجەلا بوو ینی لە ئارەراتە جارێک لە خۆی هەروەها دروستبوونی ئاڵای کوردستان لە 1990 کۆمەڵی تەعالی و دوایی ئەو قوربانیدانەی شێخ سەعید و هاوڕەکانی شێخ سەعید ورتر بڵێم ئەو وعیەکە دروستە بێت گوتارەکە بریتە لە گوتاری سەربەخۆیی بەڵام لە ساڵی لە کاردانەوەکانی جەنگی دووەمی جیهانی لەسەر ناوچەکە کوردی ڕوبەڕووی شکستێک ئەخیر مۆدێلی سەربەخۆیی ئەتوانم لە پەیمانی داڵانپەڕا ببینم پێش قازی محەممەد ئێمە پەیمانی داڵانپەڕمانەیە پەیمانی سێقۆڵیە لە بینی کوردانی باشوور کوردانی باکوور لەگەڵ کوردانی ڕۆژهەڵاتە لە چیای داڵانپەڕ لە ساڵی 42 کە بە وردی هەژار باسیەکە یەکی لە نوێنەکان هەژار بووە لە باکوور خەڵگاتووە داڵانپەڕ شوێنێکە تقریبا ناوچی پێڵەن سێ سنوور ئەو شوێنە لەوێ پەیمانێک بۆرکن کە ئەتوانم بڵێم تۆوی دروستبوونی گوتارێکی سیاسی بەهێزی تایە بەڵام بەداخەوە ینی نەمانتوانی پەری پێبین خۆی گوتاری کەم جار ناو کە دوایی تردەورە باسی قازیت کرد ئەخرە لێ بۆی فەرقی بینی قازی پرسیارە بکەم و دوای بچین هەر لەسەر قازی پێتوانێت ئەو زروفەی کە قازی تیا سەر هەڵەیە لە دوای جەنگی لەو کاتانەیە کە ئیتر دەوڵەتەکان سنووریان بۆتە سنوورێکی مقدس کە ناتوانرێت دەستکاری بکرێ لەبەرەوە ناچارە لەناو ئەو سنوورەیە قسە بکات زۆر پرسیارێکی بەجێ ئەگەر ئینسافمانە بێ و پرسیارە بکەین جاوەڵام بینەوە دەستخۆش میلەت بە ئاسان ڕەمز دروست ناکاتە بە ئاسانی لە دەستی بێ دەستخۆش بێ من لەگەڵام بەڵام ئەمێ ینی ئاچ بیخەمەوە میانەکەی خۆی بیخەمەوە سیاقەکەی خۆی بۆی کە تێبگەین بۆچی قازی وای کرد مێژوو بریتینە لەوەی کە بدوای حەقایان ناحەقا بگەڕێیت ئێمە دوای گوتارەکانە ئەگەڕێن کان گوتارە کاریگەر و کان گوتارە لە داڵانپەڕا کوردەکانی هەر سێ سنوور بلیا پەیمانێک گەیەن ئەڵێن
هیچ کات لەبەر خاتری ڕزگاربوونی ناوچەیی لۆکاڵی خۆمان پشت نەبەستین بە دژمنی دەرەکی. یعنی هیچ کات کوردی ڕۆژهەڵات لەبەر خاتی سەرکەوتنی مەهاباد نێ تەنازول کا بۆ بەغداد. کوردەکانی باشوور تەنازول نەکەن بۆ ئەنکارە لەسەر حسابی کوردەکانی باکوور، کوردەکانی باکووریش تەنازول نەکەن بۆ بەغداد یان تاران لەسەر حسابی با من ئەمە زۆر ڕۆژی کەم بۆی بینرامان لێمان تێبگەن. ینی بە کورتەکەی ئێستا تۆ لەبەر خاتری باکوور نابێت لەگەڵ حەشتی شعبیات تەنسیق بکەیت. بەڵێ هەیە وانە لەبەر خاتری محورێکی مەسەرەن شامتاران نابێ تۆ ئەم 100 ساڵی بزنەوەی ڕزگاری خواست کە هەرێمی کوردستانی لێ بووێتەوە ئەگەرچی بەدڵمان نەبێت، بەڵام ینی لەبەر خاتری استراتیژیکی بچووکتر ئەمە لەدەست بیت. بە هەمان شێوەش ئێمە نابێت لەبەر خاتری تاران یا لەبەر خاتری سەرکەوتنێکی ناوچەیی دوو کورسی انتخاباتی خۆمان بزنەوەی ڕۆژهەڵات بێدەنگکەین یا سەرکوتکەین. مەبەستەوەی بزوو ئەوەی داڵانپەڕ ئەم قسەیە بوو. ئەم داڵانپەڕ ئەم قسەیە بوو، بەڵام ئێمە تا ئێستا هەر لەسەر حبری سەر کاغەز هێشتومانەتەوە. سێر کە زۆر فەرق نییە، 3 ساڵتی ئەپەڕێ ئێستا وەڵامی ئەوەی بەڕێزە. ئێمە ئەچی ناو جەنگی دووەمی جیهانی و ئاساری جەنگی دووەمی جیهانی لە ساڵی 41 بەدواوە لە ڕۆژهەڵاتی کوردستان دەرەکەوێت و دواتر لە عراق لە 41 دەرەکەوێت ببوونەی کودتای ڕەشید عالی گەیلانی و ئەوانەی کە لە عراق دەرەکەوێت، لە ڕۆژهەڵاتیش بە هەمان شێوە هەر لەو ساڵە دەرەکەوێت. ینی جەنگی جیهانی لە منتیقەیە لە 39 دەست پێ ناکە، لە 41 تقریبا دەست پێەکە بۆکو عملاً ینی بە کردەی کاریگەریەکانی بالقوة هەبووە، بەس بالفعلەکەی لێرەیە لە 41. لەم 41 ئێمە حزبێکمان ناوی ژێکافە، حزبێکمان ناوی هیوایە، تقریبا میراتەکەی خۆی بوون هەرماوەتەوە ئەمانەمان هەیە. بەڵام ژێکاف لەگەڵ گوتاری نێودەوڵەتی ئەوەی کە تۆ ناوناکە دەوڵەت سنوور مقدس کراوەکان جێگیر دەکرێن لە سەردەمی شێخ عەبدوڵڵاوە گوتارێک وردە وردە چەکەرەکە کە گوتاری سربەخۆییە تا داڵانپەڕ درێژە ئەکێشێ. لە داڵانپەڕا کە ئێمە لێ پێڵەن پەیمانی سێ سنوور یا پەیمانی داڵانپەڕ کە لە نێوان باکوور و ڕۆژهەڵات و باشوورایە، لەو پەیمانەیە ئێمە بینین کە سێ تەرەفی جوڵانەوەی سیاسی کوردستان بەشدارە بن و لێ بەڵێن ئێن کە هیچ لایەک مادام تازە ئەم دەوڵەتانە جێگیر کراون، ئێوەزانن ئەمە ترمیراتی ئەتاتورک جێگیر کرا، ڕەزاشا جێگیر کرا، مەلیک فەیسەڵ جێگیر کرا، ئەگەرچی خۆشیان نەمابوون، بەڵام دەوڵەتەکانان تا ڕادەیەک سنوورەکەیان جێگیر کرا لە چوارچێوەی ڕێخستنی ئەو پەیوەندی دەوڵەتی کە گیان لەسەری ئەڕۆشت بەشێکی بە میراتی عوسبەت الئومەم دوای بوو بە نەتەوەی گرتوەکان. بەڵام ئێمە ڕاستە نەگەشتن نەتەوەی گرتوەکان، بەڵام دیار بوو ئافاقی جۆری بەڕێوەبردنی پەیوەندی دەوڵەتەکان لەسەر ئەوە ئەساسە بوو کە ئەمڕۆ پێڵەن واقعگەرایی نوێ کە سنوور و دەوڵەت تایە مقدسن و ڕێز لە دەوڵەت ئەگرێ، بەڵام ڕێز لە مافی مرۆڤ ناگیرێ وەکو کلتورەکان وەکو نەتەوەکان و ناوێ ناوە نەتەوەی گرتوەکان. بەڵام لە ڕاستیە دەوڵەتەکان ئەندامنتیایە لەسەر نەزەری کۆن ناونراوە کە نەتەوە و دەوڵەت یەکەوە گرێدراون، هەر کەسێ دەوڵەتی نەبوونەتەوەش نییە. تەبەن نەزەرێکی کلاسیکی بەسەرچوو بەتایبەت بۆ ملەتانی ژێردەستە. لە پەیمانی داڵانپەڕا بە ئێمەیان وت کە نابێ بزوتنەوەی ڕزگاری خوازی ڕۆژهەڵات هیچ کات لەبەر خاتی سەرکەوتنێکی کاتی خۆی پشت بکاتە باکوور یا باشوور لەسەر، بەڵام لە بەغدا نزیک بێتەوە و نابێ ئێمە لەبەر خاتری دەستکەوتی کاتی باکوور یان ڕۆژئاوا بێن پشت بە حەشتی شعبی ببەستین، ینی بۆ ئەو کاتە مەسەن پشت بەغا ببەستین. بەڵام ئەگەر بمەوێت زۆر سادەی کەمە بۆ ئێستا نمونەمان هەیە. ئێستا بۆ نمونە لە باکوورە نابێت هەرێم بکا بە قوربانی لەبەرەوەی کە بۆ نمونە لە پەیوەندیەکانی خۆی لەگەڵ حەشتی شعبیە، یاخود ئێمە لەبەر خاتری دوو کورسی ڕۆژهەڵاتەکان بێدەنگکەین لە بەرامبەرە کە تاران ڕەزامەند بێ بۆی کە لە عراقا ئیشمان باش بڕۆ یاخود 400 ملیارێکیان موچەیەک موچەیەکمان بەرەو ئێرە بێت. ڕاستی ئەمە بەشێک نییە لە گوتاری سربەخۆیی ڕزگاری خواز، بەس ناچاریش نییە زۆر جار. من پێتەڵم واقع شتی بەسەر ئەسەپێنێ، بەڵام نابێت لەسەر ئاستی ئەجەندا و استراتیژ تەسلیمی ئەم واقع بیت. هەمیشە هێزە ڕزگاری خوازەکان شتێک لە ئامانجگەراییان تایە بۆی پێی بگەن، بەڵام ڕەچاوی واقعی شەکەن. لە داڵانپەڕا بەداخەوە نەمایەوە، یان نەیتوانی بە گوتارێک بالقوە بیناکرا، بەڵام بالفعل زروفی نێودەوڵەتیەوەی بەسەرهێنا کە جەنگی دووەمی جیهانی ڕۆیە لەم ناوچەیە و کاریگەرەکانی کە لە 41ەوە لە ئێران و عێراق دەرەکەون. لەم کاتەیە ئێمە بزنەوەی حزبی ژێکافمانەیە و حزبی هیوامانەیە، جوڵانێکی باشی باکوورمانەیە لەسەر ئاستی وەعی سیاسی و نوخبەوی. بەڵام رووسیا کە پاڵپشت بڵێنێکێتی سۆڤێتی ئەوسا کە پاڵپشتی کوردەکانی ڕۆژهەڵات بوو، ڕازی نەبوو بزنەوەی ژێکاف ژیانەوەی کورد زیمامی ئوموری جوڵانەوەی سیاسی لەدەستا بێت، چونکە ئەو بزنەوە سەربەخۆی خواست بوو، هەر ئامانجەکانیشی دیار بوو. وی مەرجێکیان لەسەر قازی محەممەد لە دوو سەفەرەکەی بوو باکۆ، مەرجەکان ئەو بوو دەبێت تۆ ئەمە بکەیت بە
ئۆتۆنۆمی بۆ ئێران ها بۆی ڕەچاوی هاوپەیمانەکانی بکات لە ئەمریکا و بەریتانیا و ئێرانیش خۆی باوپەیمانی ئەزانێ گەرچی بێلانی ڕاگەیاند بوو ئۆتۆنۆمی بۆ کوردستان دیموکراسی بۆ ئێران لە کاتێکە خۆی بزنەوەی ڕزگاری خواز بێ عکسی کەیتەوە ئەی باش ئێمە خۆ دیموکراسیمانەوێت بەڵام ئەم ئامانجە بە ناچاری قبول کرد ئەگەر وانە بۆیە ڕووسەکان ئەمەیان قبول ناکرد من ئەزانم لە دۆخێکی نێودەوڵەتیە هەم لەسەر ئاستی نەزەری تەنزیری ئەمە کراوە هەم لەسەر ئاستی نەزەری ڕووسەکان ئەمەیان لە بەزەتیان قبول ناکرد ئەمریکا قبولی ناکرد ئێران قبولی ناکرد تا ئێستاش هەر ئەو تا ئەم لەحظەیەش بتوانێ هەر ئەم گوتارە من ویستم ئەمە بڵێم ینی دقیق ویستم بگەم ئەو وەڵامی ئەو پرسیاری بەڕێزە لە دوای قازی محەممەدەوە کە قۆناغی تقریبا لە ئێمە لە ناو قۆناغی دوێم بزنەوەی ڕزگاری خوازان لە سیەکان دەست پێکا کە تایە حزب ئەبێتە مەکینەی بزنەوەی ڕزگاری خواز لە شخص محور و پیاوی ئاینی و ئەگۆڕێ بۆ حزبەکان لە ساڵی 27 تر لە دوای خۆی بوونەوە بەداخەوە پێشکەوتنی باش لە ڕووی وعیەوە بەدەستێنێ لە ڕۆژنامە لە گۆڤان لە پەیوەندی دەوڵەتی لە گەیاندنی دەنگ لە دروستکردنی لۆبی لە ئەوروپایە بەڵام لەمەیانە لە ئاستی گوتار نازولەکە لە ئاستی گوتار شانەزەکە ببوورە بە ئەو کاریگەری ئەو گوتارە بەجێ بێڵم باسکەم ئەم گوتارە تا ئەم دقەیەش ئێمە بەم گوتاری قازی محەممەدەوە چون لەگەڵ بەغار ڕێککەوتینەوە بەداخەوە تەتەوری سێم نشێوی سێم ڕووی لە بزنەوەی ڕزگاری خواز کردووە کە ئەمە لە بزنەوەی باکوورە ئایبینین لای پاکە ئەوان ئێستا داوای ئۆتۆنۆمیش ناکەن داوای خۆ بەڕێوەبەری زۆر لۆکاڵیتر لەمە ئەکەن داوای مافی کللتوری ئەکەن کە ئەمە سەیرە بۆ بزودنەوەیەکی گەورەی وەکو پاکە لە 84 تا 99 بە شعاری زۆر گەورەی هاتنیا و بەڵام لە ئێستەیە بۆ نمونە ئامادەیە کۆی دیدگای خۆی بگۆڕێت تەنانەت بۆ کوردبوونیش پێتوانێت ئەوە هەر لەبەر ئەو حاڵەتە بکە مەسەن ئوج ئالانی تیا ئێستا جۆرێک بێت لە تێپەڕاندنی قۆناغێک بۆ ئەوەی بگەنە قۆناغێکی باشتر یا هەر بۆتە استراتیژ لای ئەوەن من باوەڕم وانە ئێمە ئۆجلانی ناو زیندان ئۆجلانی دوای دەستگیرکردنمان جیاواز لە ئۆجلانی پێش دەستگیرکردنمان پەکەکەی دوای دەستگیرکردن گۆڕاوە بەڵام من ناڵێم بە عقڵەتی موامەرە بەڵام پەکەیەکێکە لەو هێزانەی کە بەداخەوە لە چوارچێوەی لەناو بزنەوەی ڕزگاری خوازە کە ئامانجی سەربەخۆی میلەتەکەیەتی وە سەروەرێتی وە شکوی تاکەکانە لەو کۆمەڵگەیە ئامانجەکانی کوردە بە قوربانی تەکتیک ئەگەر خاتری دوانێ کردوێتی بە قوربانی ئایدۆلۆژی من ئەویستم ئەگەر خاتری بگرین لەناو بزنەوەی ڕزگاری خوازە تەفسیری بینەوە ئەڵێ قوربانی تەکتیک بەڵام لە بنچینەیە لە ڕاستیە ئەو ئێستا لە محورێکی استراتیژی فراوانترە ئیشەکات و ئەمەش زۆر قورس نییە ماوە سۆران دەری بێنیت ئێمە کتێبێکمانەیە سەبعەت ئەیام مع ئاپۆ یەکێک لە ڕۆژنامە نووسە زۆر دیارەکانی لوبنان لەگەڵا کردووە و برادرانی پەکە حەزدان لە تەرجمەکردنی ئەم کتێبەش نییە و مشتەکان ئەوانە لەوێ زۆر بەڕوونی ئەڵێ ئەو دیدگایەکی لایەنگری محوەری شام تارانە ئەکە کاتە ئەسەد بوو و باوەڕی وایە ئەبێ پشتیوانی ئەم محوەرە بکەین لە ساڵی 1970 مقابلە کراوە پشتیوانی ئەم محوەرە بکەین لە بەرامبەر محوەری ئیمپریالیزمی غەربی کە تایە ئینسان محوەر نییە بە حسابی ئەو وەتایە مافی مرۆڤ و ڕوانگەی ئینسانی تایە زاڵ نییە و ئێمە ئەگەر بمانێت ینی ڕزگاری تەواوی بەدەست بێنین ئەبێ بەرەی سەرمایه‌داری ئیمپریالیزم بە تەواوی لاوازکەین کە ڕێک زۆر ڕوونە مەبەستی ئەمریکا و مەبەستی ئەوانەیە و هەر لەسەر ئەمە ساسش بوو بەشداری لە شەڕی بقاع کردووە یارمەتی لوبنانەکانی زۆرەکەشی کوشتووە زۆر ڕوونە وتارەکانی ینی تۆ ڕۆژنامی وڵاتی ئەوسا بخێنەرەوە ینی خەڵکی ئێمە کەمێک حەزی لە پشکنین نییە حەزی لە وەڵامی کڵێشەیە حازرە ینی بەمە ڕازیە کە بڵێ ناتەواو من نەتەوەی و ئەوانە نەتەوەی بوون بەر لەوەی حتا بەر لەوەی حەنین بێت گریان بێ ئەوە بێت بۆشتی ترە بەرەوە پێم وایە ئێستا قۆناغێکی بەدەستداتم کاتمان نەما بەڵێ زۆر سپاس بینەرانی خۆشەویست ئەم جارش هاتینە کۆتایی ئەم ئەڵقەیە کە بەداخەوە فریانەکەوتین زۆر حقایقی تر باسکەین تا ئەڵقەیەکی تر و میوانیش تر خواتان لەگەڵ